ئەنجومەنی ناوەندی یەکێتی و جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کۆبوونەوە و بارودۆخی هەرێمی کوردستانیان تاوتوێ کرد. دواتر لە ڕاگەنراوێکی هاوبەشدا هەردوو لا ڕایانگەیاند ناکۆکی و ئاڵۆزیەکان خزمەت بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان ناکات، بەڵکو و پێویستە لایەنەکان لە بری ئەوە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدەن. خاڵی یەکەم هەردوو لا ڕێکەوتن لەسەر زیاتر پتەوکردنی پەیوەندی لە نێوان ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان. دووەم هەردوو لا داوا لە سەرکرداتی خۆیان دەکەن لێک تێگەیشتنی دەباشان کە لە نێوان بەڕێزان مام جەلال و کاک نەوشیروان کراوە باشتر بخرێتە بواری جێبەجێکردنەوە. سێەم جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان و ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە توندی ئەو تومەتانە ڕەت دەکەنەوە کە هەندێک کەسولایەن پڕۆپاگەندە بڵاو دەکەنەوە بە مەرامی بڵاوکردنەوەی دڵە ڕاوکێ لە ناوەند جەماوەری کوردستاندا و شێواندنی باری ئاسایشی ناوچەکە. چوارەم هەردوو لا دووپاتی دەکەنەوە لەسەر هەماهەنگێکی بەردەوام لە نێوەیاندا و داواش لە فراکسیۆنی سەوز و نیلی لە پەرلەمانی کوردستان و عێراق دەکەن کە هەماهەنگی نێوانیان زیاتر بکرێت. پێنجەم داوا لە میدیای هەردوو لا دەکەین پەیامەکانیان لە خزمەت زیاتر نزیکردنەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بێت کە نزیکبوونەوەی ئەم دوولایەنە واتە یەکێتی و گۆڕان خزمەت بە پرۆسەی سیاسی و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات و جەماوەری هەردوو لاش خۆشحاڵ دەکات. شەشەم داوا دەکەین بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە و پەرلەمانی کوردستان بەبێ مەرج دەست بە ئەرکەکانی خۆی بکات. پشتگیریش لە داواکاریە ڕەوەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەین. بەپێی زانیاریەکانی کورسات نیوز لە کۆبوونەوەکەدا یەکێتی داوای لە گۆڕان کردووە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و دانوستانەکان نەرمی بنوێنێت، چونکە لاگەری زیاتر ئاڵۆزبوونی دۆخەکەدا ڕەنگە گەیشتن بە ڕێکەوتن و چارەسەر کارێکی ئەستەم بێت. مەبەست لە کۆبوونەوەکە بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی هەردوو لاو قسەکردن لەسەر بارودۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان و هەوڵدان بۆ چارەسەری کێشە و گرفتەکان. لە دوای شکستێنانی کارەکانی لیژنەی کاراکردنەوەی حکومەت و پەرلەمان ئەمە یەکەمین کۆبوونەوەی ڕەسمی نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە. ڕەنگە ئەمان گاوەش خواستی لایەنەکان نیشان بدات بۆ دووبارە گەڕانەوەیان بۆ سەرمێزی گفتوگۆ و دانوستان. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.